فێستیڤاڵی عەیون بۆ داهێنان بە بەشداری هونەرمەندانی عێراق و هەرێمی کوردستان و بیانی لە بوارەکانی شان و شێوەکار و میوزیک و کاری دەستی لە شاری بەغداد بەڕێوەچوو. بۆ قسەکردن لەسەر فێستیڤاڵەکە و بەشداریکردنی هونەرمەندانی کورد لە ستۆدیۆ بە سوپاسەوە هونەرمەندی شێوەکار محەممەد فەتاحمان لەگەڵایە. کاک محەممەد سڵاو لێبێت. سڵاو لێوەش زۆر سپاس کاتی خۆت بێمە بەخشی. زۆر سپاسانەکەم. زۆر سپاس. کاک محەممەد با لەوە دەست پێ بکەین هەفتەیەکی ئێنەرجی لە داهێنانی هونەری چێ گوزەرێ بۆمان باسکەی هەڵبەت وەک هەمیشە. بڵێ زۆر سپاس. هەفتەی پێشوو تقریباً وەکو ئێستا ئێمە لە بەغدا بووین فێستیڤاڵی عەیون کە دەستگایەکی گەورەی ئەکادیمیە بایەخ بە هونەر و با بڵێن ئیعلام و ڕۆشنبیری بەگشتی ئەدا پێگەی خۆی هەیە لە ناو عێراق و ناوچەی عەرەبی. هەفتەی پێشوو فێستیڤاڵێکی گەورە سازکرا، ئاپۆڕایەکی هونەرمەندان. طبعاً ئێمە لەو شوێنەی کە لی دابەزی بووین بە سارەی تایبەت کە فۆڵگزواگن بوو، هەموو ئەوانەی کە خەڵات کراون بران بۆ مەسلحی وەتەنی شانۆی نیشتیمانی لە بەغدا لەمێ میهرەجانەکە دەستی پێکرد. ئەم خەڵاتی عەیون جارێ قسە لەسەر ئەوە دەکەین لەناو کۆمەڵێک داواکراو مەسەلەن سیڤی تەقدیم ئەکرێت، زیاد لە مەسەلەن لە 2000 سیڤی تەقدیم ئەکرێت بۆ ئەوەی کە چێبڕکێ دروست ببێت لە ناوانەدا. طبعاً هەموو مەجالاتی هونەر بە تەشکیلی و بە مەسرح هەموو بەشەکان جگە لە بواری ئیعلام و بواری هونەری مناڵان و ئەدەبی مناڵان و هەموو بوارەکان ئەگرێتەوە. ئێمە خۆشبەختانە من و هاوڕێی هونەرمەندم ساڵح نەجار کە دوو کورد توانیمان لەم فێستیڤاڵەدا خەڵاتی باشترین بەرهەمی شێوەکاری ئەم ساڵمان بەربکەوێت. بەڵێ کاک محەممەد، من پرسیارەکەمەکەم بە دوو بەشەوە. فێستیڤاڵەکە چەند ڕۆژی خان و چەند ساڵیشە ئەم فێستیڤاڵە بەردەوامی هەیە؟ ئەم فێستیڤاڵەمە دەورەی 16هەمینە. طبعاً ئەم دەستگای جگەل لەوە بیرم نەچێ مجلەیەکی تایبەتیان هەیە بە خۆیان کە مانگانە دەرئەچێ مجلەی عەیون. هەموو ساڵێک بایەخ دراوە بەو بوارە، سپۆنسەر پەیدا کراوە لە حکوومەت و لە شوێنەکانی ترەوە بۆ ئەوەی دوانەکەون لەو کاروانە هونەری و ڕۆشنبیری کە خۆیان پێی هەڵدەستن. بەڵێ کاک محەممەد، هەڵبەت خۆت ئاماژەیەکت پێدا، بەڵام شێوازی بەشداریکردنەکە لە ڕێی سیڤیەوەیە یاخود بەسەر چۆن تەسنیف کراوە؟ ئایا گەنجان بۆ نمونە بەشی گەنجان هەیە، بەشی یعنی ئەگەر بۆمان باسکەی لەو ڕۆ؟ بڵێ پێشتر طبعاً ڕیکلام کراوە، ئیعلانی ئەکاو دەستگایە کە بۆ ئەم ساڵ چاوەڕوانی سیڤی هونەرمەندان و ڕۆشنبیران و ڕاگەیاندکاران و هەموو بوارەکانی هونەر و ڕۆشنبیریەکەن. هەڵبەت ئەو ئەنکێتە کۆمەڵێک معلوماتی تایە، طبعاً هەم بۆ گەنجیشە، هەم بۆ ئەوانەی کە لە مەجالەکە قاڵبوونەتەوە، هەم بۆ ئەوانەی کە ڕوادن، هەموو کەس بۆی هەیە تەقدیمی بکە. بەڵام بۆ هەر بوارە لەو بوارانە لیژنەیەکی سپۆر دائنیشێت تاوتوێ ئەو کارانە ئەکات بۆ ئەوی لە دوایە بگەنە نەتیجێ ئەوەی کە مەسەلەن کامە خەڵات ئەباتەوە. بەڵێ کاک محەممەد، وەک خۆم لە پێشچەکە ئاماژەم پیا و بەڕێزیشتان باستان کرد، هونەرمەندانی عێراقی جگەل هونەرمەندانی عێراقی هونەرمەندانی وڵاتانی عەرەبی بیانیش بەشدار بوون. پرسیارەکەم بە دیاریکراوی ئەوەیە، بەشداریکردنی هونەرمەندانی کورد تا چەند گرنگی و بایەخی بۆ ئەوەی شوناسی ئێمە لە ڕێی هونەرەوە شوناسی نەتەوەی کورد بگەنین بە وڵاتانی دەرەوە، بۆ نمونە هونەرمەندانی وڵاتانی بیانی تیا بووە، وڵاتانی عەرەبی تیا بوو. ئەمە چ دەرفەتێکی دروست کردو بۆ ئێمەی هونەرمەندی کورد؟ لەم چەند ساڵەی دواییدا بەڕاستی هونەرمەندانی کورد پێگەیان پتەوتر بوو لەم جۆرە بۆنانە کە هەیە. بەڕاستی بۆ لەبەر ئەوەی ڕوتی هونەر لە پێشکەوتندایە. ئەم سیڤیانە کە تەقدیم کراوە بە هەموو معلوماتەکانەوە تۆ بەردەستیان
دیارە ئەوانیش ئەبینن کە ئەم هونەرمەندانە شایستەی ئەوەن بۆیە پێگەی هونەرمەندانی کورد لەوێسە لە ناو ئەو احتیفالەیە کە لە ناو شانووی وەتانی بەغا بەڕاستی یعنی هەوڵەکە هەمووی پڕ ببووەوە و باس لە هونەری کوردی ئەکرا و باس لەوە ئەکرا کە فعلەن هونەری کوردی مەسەن لە پێشکەوتندایە ئەمە ئەو ئەگەێنە کە بایەخدان بە هونەری کوردی زیایی کردووە و هونەرمەندانی کورد ئەتوانن جێگەی خۆیان پتەوترکەن لە ناو گۆڕەپانی هونەر و ڕۆشنبیریدا. بەڵێ کاک محەممەد بەڕێوە چوونی ئەم بۆنە هونەریانە ئەم دیدار و فێستیڤالە هونەریانە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر ئاڵ و گۆڕی ئەزمون لە نێوان هونەرمەندانی هەرێمی کوردستان و باشوور و ناوەڕاستی عێراق یاخود هونەرمەندانی وڵاتانی عەرەبی پردێک دروست بووە یاخود پردێک دروست ئەبێ بۆ ئەوەی هونەرمەندانی بیانی هونەرمەندانی باشوور و ناوەڕاست سەردانی سلێمانی بکەن سەردانی هەولێر بکەن سەردانی دۆ بکەن لە هەموو بوارە جیاوازەکانە. بێگومان من هەمیشە شەوتومە ئێمە کە کاری هونەری ئەەکەین تەنها ئەوە نییە کاری پراکتیک و پیشانگایەک ئەەکەیتەوە و ئەتر لە هەموو بوارەکانی تریشدا ئێمە ئەبێ لەو چوار دیوارەی کە مەسەلەن لە لای خۆمان دروستمان کردووە ئەبێت دەرچین ڕاستە لە شاری خۆمانان نمایش ئەەکەین بەڵام تۆ بێ پەل بەهاوی بۆ ئەوەی ڕایەڵێک دروستکەی لەگەڵ هونەرمەندانی عەرەب لە ناو عێراقدا لەگەڵ هونەرمەندانی بیانی لە وڵاتانی تردا لەگەڵ وڵاتانی کەنداودا بەم شێوەیە تو ئەتوانی مەسەلەن هونەری کوردی بناسیێنی. هونەری کوردی ئێستا زۆر چۆتە پێشەوە زۆر لە مەحفەل و سیمپۆزیۆمە جیهانیەکان هونەرمەندی کوردی تایە مەسەلەن مانگەشتنامەیان بۆیەت بەشدار ئەبن ئەوە ئەگەێنێ بەڕاستی کە هونەرمەندانێک هەن کە پەیوەندیان زۆر باشە و ئەتوان بڵین تۆڕێکی ڕایەڵێکی باشیان دروست کردو لە کۆمونیکیشن لەگەڵ ئەو وڵاتانی تردا. بەڵێ کاک محەممەد بوونی ئەم ڕایەڵە باشە دەرەنجامەکەیەوەی لەکرێتەوە لە داهاتووە هونەرمەندانی بیانی وڵاتانی عەرەبی بیانی بێنە سلێمانی یاخود پێشانگای هاوبەش یاخود لە ئیڤنتێکی سینەمایە بێ شانۆیە بێ میوزیک بێت ئەم بۆنە هونەریە ببینین هونەرمەندانی بیانی بانکەش بکرێن. بەڵێ خۆی ئەوە کراویشە بووشە هونەرمەندانی بیانی مەسەلەن ئێستا ئەمە لەم دووسێ ڕۆژی پێشوە کە فستیڤاڵی گەلاوێژمان هەبوو جگەر لە ئەدیب و ڕۆژنامە نووس و ئەوانە هونەرمەندانیش ئامادەی بوویان هەبوو لە ناو چالاکیەکانە کە چالاکێکی زۆر گەورە بوو کە خۆتان بینیتان کە چەند زەخم بووە لەگەڵ یا پێشانگایەکی شێوەکاری کراوە کە هونەرمەندان هەبوو لە شارەکانی ترەوە بە تەوسەوە بە ئارەزوو ئەیانویست بگەنە ئەوەی کە بەشدار بن لەم جۆرە پیشانگانە. ئێمەش هەمان شت لە ناو ئەو سیمپۆزیۆم و ئەو پیشانگانی کە کەتۆ لە دەرەوە پێگەی خۆمەمان هەیە و حسابمان وەکرێت. بەڵێ کاتە کاک محەممەد باسی فێستیڤاڵی گەلاوێژت کرد لە فێستیڤاڵی گەلاوێژە بە چەند بەرهەم بەشداری لە پێشانگاکەیە کردبوو؟ بەڵێ من بە بەرهەمێک بەشداریم کردبوو لەبەر ئەوەی کە ئێمە ویستمان باشترینی هونەرمەندان بەشدار بن و ئێمە لێرەدا هەوڵماندا ئەو عیلاقەیە بدۆزینەوە لە نێوان وشە و ڕەنگە بۆیە ئەموو ئەو تێکستانی کە شاعیرانی کوردیان شاعیرانی عەرەب ئەم هونەرمەندەکان هاتمون کاریان لەسەر کردبوو کە ئەمە با بڵێن شتێکی نوێ بوو کە کاری تاگە ڕاستە پێشتر هەندێک محاولەمان هەبووە لەو بوارەدا بەڵام ئەم جاریان بە بەشداری کۆمەڵێک هونەرمەندە دەرەوەی سلێمانی و لە شارەکانی تر و توانیان تەزاهورێکی زۆر جوان پێشکەش بکەن. بەڵێ کاک محەممەد ئێمە لە سەرەتا وتمان هەفتەیەکی ئێنەرژی پڕ لە چالاکی و داهێنانی هونەری لەلایەن هونەرمەند محەممەد فەتاح. پرۆژەی داهاتوو هونەرمەند محەممەد فەتاح چییە؟ پرۆژەی داهاتوو پیشانگای تایبەتی خۆم هەیە لە مانگی دوو لە مانگی یەک سیمپۆزیۆمێکمان هەیە لە شاری ئەربد لە وڵاتی ئۆردن لەم مانگەشدا خۆمان ئاماداکەین بۆ بەخشینی خەڵاتی هونەری ئیسماعیل خەیات لە کارداین. بەڵێ هونەرمەند محەممەد فەتاح سپاس لە ستودیۆ لەگەڵمان بوون سەرکەوتوو بن هەمیشە. زۆر سپاس. بە یارمەتی هاوکارانم گەشتی هاڵەونەریەکانم پێشکەش کردن ڕۆژتان ئارام بێ.